بەڕێزان دەپرسین غوردە چییە چۆن کار دەکات لە جەستە ئەو گرفتانە چینکە تووشی دەبێت خانمان چۆن کاریگەر دەبن بە گرفتەکانی غۆدا و خانمانی کە دووگیانن یاخود ئامادەکاری پێشوەخت بۆ دووگیان بوونیان دەکەن لە دوای دووگیانبوونەشێ ئەو گرفتانە چی بێکە تووشی خانمان ببێتەوە دا ینی کاریگەرەکان چێ لەسەر کۆرپەی ناوسکی خانمانی دووگیانیشدا بەگشتی ئەمە تەوەری دومی پرۆگرامی بیان باش کوردستان دەبێت لەگەڵ پسپۆری نەشتەرگەری گشتی دکتۆر فایق بووپی کە ڕاستەخۆ لە ستۆ لەگەڵ ئێمەدا ئامادەیە گفتوگوی لەسەر دەکەم دکتۆریان بەخێر بێ زۆر سپاس سپاس زۆری لەگەڵ ئێمەدا ئامادەی بەڕێزی دکتۆر باەکەم جا بزانین غوردە خۆی چییە غوردە بەس نەخۆشیە یان چون بڵێ ژێنێکی جستەیە هەموو لەشی ئینسان لە چەند ئەندامێک پێگاتوە یا لە چەند کۆ ئەندامێک پێگاتوە ئەمانە هەرێکی کارێکیان هەیە یەکێک لەو ئەندامانە یا کۆ ئەندامانی لەشی مرۆڤ غوردەکانن تەبانەوە کاتە دوو جۆر غوردەشمان هەیە غوردەکان ئەوانن کە ئەنزیم یا هۆرمۆن ئەکەنە ناو لەشی ئینسانەوە هۆرمونەکان عادەتەن دەچنە ناو خوێنەوە و کاریگەریان لەسەر لەشی مرۆڤەکە ئەبێت بە شێوازی جیاواز بەو شێوەیە کە هاوسەنگی لەشی مرۆڤ ڕائەگرن بەنسبەت ئەم حاڵەتی ئێمەوە ئەمەی ئەمڕۆ باسیەکەین غوردە مەبەستمان غوردەی ملە یا غوردەی دەرەقی ئەو غوردەیە کە لە پێشی بەشی سەرەوەی گەردێندا هەیە بەڕاستی ئەگەر بمانوێت بە ڕێکوپێکی باسی غوردە بکەین لەوانەیە کاتێکی زۆرمانەوێت بەڵام بە کورتی لە ملی هەموو کەسێکە سێ جۆر غوردە هەیە بە شێوەیەکی گشتێتوانم بڵێم خودی تریژەیە بیکەین بە چوار جۆرەوە بەڵام سێ جۆرەکە زۆر گرنگن یەکەم غوردەی دەرەقیە ئەمەی کە ئێمە باسیەکەین ئەم غوردەیە هۆرمۆنێک ئەڕژێتە ناو خوێنەوە ئەو هۆرمونە کاریگەری لەسەر هەموو خانەکانی هەموو ئەندامەکانی لەشی مرۆڤ هەیە تەمەەن چالاکیەکە کاری خۆی ئەوەیە وای لێ بکە وای لێ بکە مەسان وزە بەرهەم بێنێ مێشکی پێ بگا نەشۆنما بکە تا کۆتایی هەندێک غوردەی ترمانەیە هەر لە ملایە چکە خەڵک لێ تێگەچێکە ئەڵێ غوردە ئەمانە پیانەوترێ غوردەی لەمفاوی ئەمانە ژمارەیەکی زۆرن جاری وایە 100 غوردەش زیاترن بچووکن لە حاڵەتی ئەتیادیان نابینرێن بەڵام لە کاتی هەوکردنی قورگ و مل و ئەوانە و لە کاتی شێرپەنجەی سەر و ملووانە ئەم غودانە هەڵا حوسێن گەورابن ئەمانە غوردەی لەمفاوین ئیشی سەرەکیان بەرگریە بە تایبەتی بەرگری لە میکرۆب و ئەوانە ئەنتیبۆدی یا دژەتەن دروزەکەن لەژە پارێزن جۆرێکی کە غودەمانەیە هەر لە سەر و ملا غوردەی لوعابی پێوترێ یا غوردەی لیگڕژێن ئەمانەی لە بن گویا هەیە لە بن باوڵێن ملا هەیە ئەمانە ئیشیان چیە لیگ ڕێژن بەسەر خواردنەکان یارمەتی نەرمکردنەوە و هەرسکردنی خواردنەدەن ئەبێ خەڵک ئەم جۆرە غودانە لەم لا بزانێ غودەیەکی کەمان هەیە پێوترێ پەرەتایرۆید لە دەوری غودە دەرەقیەکایە چوار غودەی بچووکن ئەمە هۆرمۆنێک گەڕێژەیە پێوترێ پەرەفارمۆن بەرپرسیارە لە هاوسەنگکردنی هێشتنەوە و کەم نەکردن و زۆر نەکردنی مادەی کالیسیۆم لە لەشە ئەم غودەیەش گرنگە ئەم چوار غودەیەمان هەیە بە شێوەیەکی گشتی لەملا ئەوەی کە ئێمە باسیەکەین غودەی دەرەقیە غودەی دەرەقیەکە ئەوەیە گرفتەکە چییانی کە تووشی غودەی دەرەقیە بێتەوە کێشە ئێمە چییە لە غودەی دەرەقیە یعنی یەکێکە لەو ئەندامانەی لەشی ئینسان کە زۆر تووشی نەخۆشیە بێ نەخۆشیەکانیشی جۆری هەیە بەشێکی هەڵاوسانە گەورەبوونی غودەکەیە هەندێک جار ئەو گەورەبوونەش نۆرماڵە ئاساییە بۆ نمونە لە ئینسانی گەنجە لەو کەسانەی کە زەعیفن لەو کەسانەی کە گەردنیان بەرزە لە ژنانیشە لە کاتی حەملە غودەکە گەورە بێ دەرەکەوێ لێرە لەملا بەڵام من نۆرماڵە ئەمە ئاساییە لەوانەیە مرۆڤەکە کە تۆزێ بچێتە تەمەنەوە حەملەکەی کۆتایی پێبێ تۆزێ قەڵەو ببێت ئەو زەختەی کە لەسەرەتی نەمێنێت غودەکە ئاحتیادی بێتەوە هەندێک جار غودەکە گرەی بچکۆلە دروزەکە ئەم گرێ بچکۆلە بێت تەشخیصیان بکەی بزانین چ جۆرە جاری وایە کیسە ئەمە هیچ کێشەی نییە یا غودەیەکی گرەیەکی بچکۆلەیە لەوانەیە 2 سانتیمەتر کەمتر بێ ئەگەر تەکەلوس و ئەملاوەلایەتیان نەبێ بە گوێرەیە و فەحسانە بۆ یەکەین هیچ کێشە نییە بەڵام جاری وایە غودەکە زۆر گەورە بێت ئەو غودەیە کە زۆر گەورە بوو ئەویش جۆری هەیە لەوانەیە گەورەبوونی ئاسایی بێ شێرپەنجەیی نەبێ لەوانەیە گەورەبوونی شێرپەنجەیی بێ ئەمە ئەگەر ئەو کەسانی تووشی ئەو حاڵەتانە بن بێ بچنە لای پزیشکەکە
لێکدانەوەی بۆکە پرسیارەکە سۆنەری بۆکە فەحسی خوێنی بۆکە تا کۆتایی بۆی دەرەکەوێت چه جۆرە نەخۆشیەکە کە جۆری نەخۆشیەکەی بۆ دەرکەوت علاجەکەی ئەکات. جۆرێکی تر غودەی عفو نەخۆشی غودە هەیە ئەو هۆرمونەی کە دەریەکە جاری وایە زۆر دەرەکە جاری واژەیە کەم دەرەکە ئەمە غودەی تەمەڵ و سامەکە ئەمە غودەی تەمەڵ و سامەکە دروستەکە. ئێمە بەداخەوە یعنی ئەم نەخۆشییان لە ژنانە زۆرتر تا لە پیاوانە احتیمالێ 8 قات لە ژنا زیاتر بێت تا لە پیاو. بۆچی نازانی لەوانەیە پەیوەندی بە تەکوینی جسمی هینەکەەوە هەبێت یافرەتەوە هەبێت. تا ئێستا ئەزانی چییە؟ ینی خۆکاری سەرەکی نەخۆشیەکانی غودە توانم بڵێن بە تایبەتی غودەی تەمەڵ حاڵەتێکە پێوتری ئۆتۆمیۆن دیزیز، یعنی بەرگری لەشی ئینسانەکە لێ تێگەچێ لە باتی ئەوەی دژەتەن دروستکە دژی جسمێکی غەریب دژی میکرۆب دژی نازانم چی ئەو شتانەی کە زەرەر بە لەشی بەجەستەی نەخۆشەکە ئەگەێنن دێت دژەتەن دروزەکە دژی خانەکانی غودەکە کە دژەتەنی دروست کرد ئەو خانانە تێگەشکێنێ کە خانەکانی تێکشکاند نەخۆشەکە ئەو کاتە هۆرمونەکەی کەمە بێتەوە کە هۆرمونەکەی کەم بوویەوە ئەو کاتە تووشی چیت؟ تووشی غودەی تەمەڵیت. غودەی تەمەڵ کۆمەڵێ نیشانەی هەیە. هەندێک جار بە پێچەوانەوە طبعاً غودەکە بۆ خۆی لە مێشکەوە کۆنتترۆڵەکرێت. جاری وایە هەیە نەخۆشیەکانی غودەی پیتوتەری و هایپۆتەلەمەس و ئەوانە ئەبنە هۆکار بۆ ئەوەی ئیفرازاتی زۆری مادەی TSH ئەویش هۆرمونێکە لە مێشکەوە دێت کاریگەری لەسەر غودەکە بێ کە ئەو زۆر بوو پاڵ بە غودەوەکەوانێ غودەی هۆرمونی زیاد دەرکە ئەو کاتە چی دروزە بێ غودەی سام دروزە بێ. یا هەندێک جار دژەتەن حاڵەت کۆمەڵی پرۆتین لە لەشی ئینسانەکە دروزە بێ ئەویش بەهۆی تێکچوونی بەرگری لەشی نەخۆشەکەەوە ئەو پرۆتینانە وەکو هۆرمونەکەی مێشک کارەکەن پاڵ بە غودەکەوانێ هۆرموناتی زیا بڕژێنێتە ناوخێنەوە دیسان لێرەدا غودەی سام دروزە بێ. یا جاری وا هەیە گرەیەک لە غودەکە هەیە ئەو گرەیە خۆی سربەخۆ چالاگە بێ زۆر لە حەدی خۆی چالاگە بێ هۆرمونات ئفرازەکە ئەو کاتە دیسان غودەی سامیش لێرەوە دروزە بێت. زۆر باشە بێگومان ڕاستەخۆ غودەی تەمەڵ و غودەی سام ئەبەستمەوە بە حاڵەتەکانی دووگیانی لە خانمانە بەس پێشەوە شتێکی ترێ نەخۆشەکان کە سەرجانی پزیشکەکانەکە نەڵێن غودەی سامم هەیە غودەی دەرەقیە بەس لە قسەکاندا غودەی تەمەڵ و سامان ئەمە یەکێک لە وتنە هەڵەکانە ئەمە یەکێک لە تێگەیشتنە هەڵەکانە یعنی کۆمەڵی تێگەیشتنی هەڵەی پزیشکی هەیە یەکێک لەوانە ئەو مەسەلەیە غودەکەم سامە یا دەرەقیە. ئەمە پرسیاری زۆربەی نەخۆشەکانە بە تایبەتی ژنان بەڕاستی هەموو کەس غودەی دەرەقی هەیە. غودەی دەرەقی ینی غودەیەکی ئاسایی نۆرمەڵ کە ئیشێکی منتەزەمەکە هۆرمونەکانی زیانیە کەمیش نییە بەڵام غودەی سامیانی ئەوەی کە غودەی دەرەقیەکە زیاد لە حەدی خۆی هۆرمونات ئەڕژێتە ناوخێنەوە یعنی غودەی سام حاڵەتێکە لە غودەی دەرەقی جیانیە تۆڵی سامە یا دەرەقیە. غودەی سام حاڵەتێکە لە غودەی دەرەقی غودەی دەرەقی خۆی هەیە لەوانەیە سام بێ لەوانەیە نۆرمەڵ ئاسایی ئیش بکات لەوانەیە تەمەڵ بێ کەم ئیش بکات. لەبەرەوە ئەو وتنە یا ئەو تێگەیشتنە کە غودەی سام و غودەی دەرەقی دوشتی جیاوازن ئەمە غەڵەتە با خەڵکە و پرسیارانەکە. زۆر باشە دکتۆر من ئەمەوێت ینی بیبەسمەوە بە خانمانەوە ینی خانمانی دووگیان هەروەها ئەو خانمانی کە ئامادەکاری بۆ دووگیان بۆنیان دەکەن غودەی سام یان غودەی تەمەڵ کاریگەری لەسەر جستەی خانمان دەکات بۆ دروستبوونی کۆرپەرە هەروەها دووگیان بوونی خانم. بەڵێ ینی لە قۆناغە جیاجیەکانە بە چەند شێوەیەک کاریگەری لەسەر غودەکان ینی نەخۆشی غودە کاریگەری لەسەر حەمل و لەسەر مناڵبوون و لەسەر سووڕی مانگانە و لەسەر کۆرپەلا هەیە. ینی خۆی ئەو غودە ئەو هۆرمۆنی تایرۆکسینە منوتم کاریگەری لەسەر هەموو خانەکان هەیە لە خانەکانی هەموو ئەندامەکان بەنسبەت حاڵەتی ژنەوە لەبەروی لە ژنیشا زۆرە ئەم نەخۆشیە هەردووکی سامەکەش و تەمەڵەکەش
مەرحەلەی یەکەم یعنی یەکێک لەو کاریگەریانە ئەوەیە کە ئەو ژنە وەکو ژنێکی ئاعتیادی مناڵی نابێ یعنی سکی پڕ نابێ ئینجابی کەمە بێتەوە بۆ غودە سامەکەش و بۆ غودە تەمەڵەکەش بۆچی وایە چونکە ئەم تایرۆکسینە کارەکاتە سەر هێلکەدان کارەکاتە سەر ڕەحمیش هێلکەدانیش و ڕەحمیش بەشدارن لە دروستکردنی هێلکە و لە تەخسیبی هێلکە و تاکۆتایی کە کاری کردە سەر هێلکەدان لەوانەیە ئەو وا لە هێلکەدانەکە بکە ئەو مانگە هێلکە نەکە ژنەکە هێلکەدانەنێ و لەوانەیە دیواری ناوەوەی ڕەحمیش ئامادە نەبێ بۆ وەرگرتنی ینی ئەو هێلکە پیتێنراوەکە لەبەرەوە ئەمە ئەو کەسانێک کە نەخۆشی غودەیان هەیە معڕزن بۆی مناڵیان نەبێ ئەمە حاڵەتێکە حاڵەتی دووەم بەنسبەت سووڕی مانگانەوە دیسانێکێک لە هۆکارەکانی کێشەی سووڕی مانگانە ئەوانەی کە زۆر مراجعی پزیشکی پسپۆڕی ژنان و مناڵبوونەکەنەوە سووڕی مانگانەیە نامتەنزەم و ڕێک و پێک نییە جاری وا هەیە سووڕی مانگانیان زۆرە جاری وا هەیە کەمە جاری وای هەرەوەستێ تۆ کە ئەمانە ئەبێ کە سووڕی مانگانەی ئەو کەسەوەستا ئەبێ بیر و بۆچون بۆ چەندین نەخۆشی بچێ یەکێ لەوانە نەخۆشیەکانی غودەیە ئەمە ئەو حاڵەتانە حاڵەتی تر دێتە سەرەوەی کە ئەو ئافرەتەی کە با بڵێن حەملیە بێ یعنی خۆی لە وڵاتە پێشکەوتۆکانە ینی باشتری ژوایە ئەگەر لای خۆشمان کە ئینسانێک حەملیە بێ پێشەوە فەحسی خۆی بکە بزانێت هیچ نەخۆشیەکی هەیە نەخۆشی گشتی و نەخۆشیێکی تایبەت بە زایمانی با بڵێن بە هێلکەدان و بە ڕەحم و ئەوانە یەکێ لەو نەخۆشە گشتیانە مەسەلەی فەحسی غودەیە ینی زانی غودەکەی تەمەڵە سامە ئاعتیادیژەکە باشترە سەردانێکی پزیش بکاتەوە فەحسی بۆ بکەن تەبعەن فەحسەکان بە پرسیارە بە لێداگرتنی قیاسی دڵە شتەکانی کەیە دوایی فەحسی خوێن یا بە سۆنەری مل بەم شتانە بۆمان دەرەکەوێت چونکە ئەگەر نەخۆشەکە غودەکەی سام بێ یا تەمەڵ بێ بە تایبەتی حملی ببێ مناڵەکەی معڕزە بکە کۆمەڵی نەخۆش لەبەرەوە پێش ئەوەی مناڵی ببێت ئەتوانی کۆنتترۆلیکەی ئەگەر سام بێ ئەتوانی حەبی دەرمانی بێتێ ئەگەر تەمەڵ بێ ئەتوانی دەرمەنی بێتێ بیکەیتەوە بە غودەیەکی ئاعتیادی ئەنجام مناڵەکەی ببێت کاتەمە بەخۆ گرنگیەوە دەرەخا کە خانمان پێش دووگیان بوون پێویستە ئامادەکەن زۆر لێ کۆڵینەوەیەکی خانمە دکتۆرێکی عەربم خوێندەوە دەڵێت لە 125 ئەو خانمانی سەردانی من دەکەن و کێشەی دووگیان بوونیان هەیە کێشەی غودەیان یعنی غودەکەیان ڕێگرێ لە دووگیان بوونیان بەڕاستیانی غودە گەر گرفتەکەی بە شێوازێک بێ کاریگەری دەخاتە سەر دووگیان بوون بە شێوازێکی وازە بەڵام یعنی ئێستا باسمان کرد لە دوو مەرحەلا پێشەوە لەوانێ دوایەوە کە مناڵی با بڵێم مناڵسکی پڕە بێت کەسکی پڕ بوو خۆی هۆرمونی غودەکە کاریگەری لەسەر نەخۆشەکە خۆیە بێ کاریگەری لەسەر کۆرپەلەکە ئەبێ کاریگەریشی لەسەر با بڵێن حاڵەتی حەملەکە ئەبێ کاریگەری لەسەر نەخۆشەکە خۆی چییە عادەتەن غودەی سامیش و غودەی تەمەڵیش زەختی نەخۆشەکە بەرزەکەنەوە زەختی بەرزەکەنەوە هەردووکیان تەمەڵ بێت چ سامێ بەڵێ زەخت بەرزەکەنەوە بە تایبەتی غودەی سام باشە کە زەخت و بەرز کردەوە ئەو کاتە بۆ نەخۆشەکەش خراپە بۆ مناڵەکەش خراپە چونکە یەکێ لە کێشەکانی حمل بەرزبوونەوەی زەختە لە کاتی حاملە باشە حاڵەتێکی ترەوەیە نەخۆشەکە تووشی کەم خوێنیە بێ بە تایبەتی ئەگەر تەماڵ بێ تاوان تۆ گەر ژنەکە هیمۆگلۆبینەکەی کەم بێ ئۆکسسیجینی باش بۆ خۆشی ناچێت بۆ خانەوشانەکانی خۆی ناچێت بۆ مناڵەکەش ناچێت باشە ئەمە تقریبان هەندێک تەسیراتیەوەیە ئەنج بێژگە لەوە گۆڕانکاریەکە لە شتەکانیکە ماندوو ئەبێ بێتاقە دەبێ ینی هەواسی تااقەتی ئیشکردنی نییە تااقەتی گرنگیدانی نییە بەسکەکەی تا کۆتایی دێنە سەر مناڵەکەش لە مەرحەلە جیاجیاکانە ئەو غودە سامە یا غودە تەمەڵە کاریگەری هەیە لەسەر مناڵەکە بە تایبەتی غودەی تەمەڵ خەتەرە غودەی تەمەڵ چییە؟ ینی تایرۆکسین ینی هۆرمۆنی تایرۆکسین لە ناو لەشی ژنەکە کەمە طبعا سەرەتا لە مانگی یەکەم و دووەمە مناڵەکە بە هۆرمۆنی دایکەکەی ئەژی بە هۆرمۆنی دایکەکەی گەشاکە نەشونماکە ئەگەر هۆرمۆنی دایکەکە نەبێ یا کەم بێ
لەوانەیە بڕێک لە ئەندامەکانی لەشی ئەو مناڵە دروست نەبن یا بە سەقەتی دروست دەبن لەباری شەچێت لە جا ئێستا دێمە سەرەوە حاڵەتی حملەکە ئەو باسیەکەم جا ئەگەر ئەم مناڵە هۆرمۆنی تایرۆکسینی کەم بولانی مێشکی بە کاملی دروست نەبێت لەوانەیە سەقەت بێ ینی کۆمەڵێ نەخۆشی هەیە تووشیە بێت لەوانەیە ئەندامەکانی لەشی تری دروست نەبن بە تەواوی ئەمە خاڵێکە خاڵی دووەم ئەگەر هاتوو مناڵەکە مەسان غودەکە سام بوو ئەو کاتە مناڵەکە بچکۆلە دەرەچی ئەگەر سام بوو مناڵەکە بچکۆلە دەرەچێ لە ئەیتر خۆی کە ئینسانی احتیاجی کە غودەکەی سام بوو کێشی کەمە بێتەوە هاروهاژە بێ و شت زۆرە خوا و قەڵە و نابێ چالاگە بێ زۆر ئەوانە مناڵەکە ژوای لێ دێت ئەجا دێنە سەرەوە کاریگەری ئەو هۆرمۆنانە چێ لەسەر حملەکە طبعا احتیمالی لە بارچوون زۆر هەیە یعنی بارچوون لە ژنێکە کە نەخۆشی غودەی هەبێ زیاترە تا ژنێک کە نەخۆشی غودەی نەبێ ئەوە لەوانەیە مەسەڵەن ئێمە لێکۆڵینەوەمان نیە لەوانەیە ئەو وەکو ئەو دکتۆرەی باسی کرد چەندان لێکۆڵینەوەی تر هەیە لەسەرەوە بەڵام خاڵی ترەوەیە کە پێش کاتی اعتیادی احتیمالێ مناڵەکەی ببێ پێش 37 هەفتە تەبەن مناڵێکیش پێش 37 هەفتە بوو تا ڕادەیەک پێوترێ ناکامڵ ناتەواو عینای ئەوێ چی ئەوێ لەوانەیە ژیانی ئاسایی نەبێ هەندێک جاری ژێ مناڵەکە هەر لە سکیدایکی ئامرێ هەندێک جار هەیە ئەوانەی کە غودەی تەمەڵیان هەیە مناڵەکە گەورەیە زمانی گەورەیە و سەری گەورەیە و ئاوساوە هاتنە دەرەوە زەحمەتە مەشاکیل دروستەکە بۆ نەخۆشەکە ئەمانە کۆمەڵێ لەو کاریگەریانەی نەخۆشی غودەیە لەسەر کۆرپەلە لەسەر حمل لەسەر ژنی حاملە و تاکۆتایی ئەو ئەوسانەی لە مناڵەکە باسکریان لە دوای لەدایک بوون ئەشێ چارەسەر بێ ئەو گرفت ئەخرەگەر ئەبێ بزانین لە چ مەرحەلەیەکایە بەڵام ئەتوانی دەرمانی بیتێ دەرمانی تایرۆکسینی بیتێ مناڵەکە کە لە دایکە بێ ئەتوانێت دەرمان وەربگرێت ئەتوانێت بە دەرزیش بۆی بکەیت و بە شروبیش بە حەبیش بیتێوان شتێکی بۆ بکەیت زۆر باشە باس لە ینی گرفتی ئەوە کرد کە غودەی تەمەڵ کاریگەریە کاتە سەر مێشکی مناڵ چی کاریگەریەک دەکات لەسەر بۆ منە دروستبوونی مناڵەکە بلێت یانی لە ڕووی دەرەوە کەسێکی ناکامڵ بێ بڵێ کەم ئەندام بێ ئەمە یان کاریگەری دروستەکە لەسەری خۆی یەکێک لەو ئیشەکانی غودە چییە پێگەیاندنی خانە و شانە و ئەندامەکانی لەشی مرۆڤە ینی بە تایبەتی مێشک بۆچی مێشک چکە مێشک خانەکانی مێشک توانای تازەبوونەوەیان نییە ئەگەر هەندێک خانە ئەمڕۆ خراپ دروست کرابن یا دروست نەبوو بن لاینداتر دروست نابێتەوە ئەوانە خانەی نەگۆڕن سابتن کە سەرەتا دروست بوو دروست دەبێت دروست نەبووانە بۆیە تەسیری زۆر لەسەر مێشکەیە خانەکانی کە لەوانێت تۆ تایرۆکسینی بیتێ چاک بێتەوە یان لێ نیوە کە بزانێ ئەو ژنە حامیلەیە و غودەی تەمەڵی هەیە علاج بی بە دایکەکە مناڵەکە ئۆرگانەکانی کەی چاک بێتەوە بەڵام مشکی چاک نابێتەوە لە بەری محەوەق دەرەچێت زۆربەیانەوانە ینی هین ئەوە نەخۆشیێکی دەمار هەیە نەخۆشیێکی مێژگەیە بۆەوە دوارفیزم و چیوانەوانە دەرەچێت هەندێک لە خانمان لە کاتی دووگیان بوونیانە هەنێک کێشیان بۆ دروستەبوون و تەنها لە کاتی دووگیان بوونیانە تووشی گرفتی زەخت دەبن تووشی گرفتی شەکرە دەبن ئەشێ غودە بەس ینی لە قۆناغی حملەکەدا لە قۆناغی دووگیان بوونەکەدا تووشی ئەو خانمە بێ دواتە چارەسەر بکرێت و چاک ببێتەوە بەڵێ خۆی یەکێک لە کاتی حملە خانمان احتیمالێ زیاتر تووشی غودە نەخۆشی غودە بن تا ینی ئەگەری توشبوونیان لە کاتی حملە زیاتر اینجا چی تۆ یەکەم شت ئەوەی ئەو پزیشکەی کە سەرۆکاری ئەو نەخۆشەکە ئەبێ لە مێشکی ئابێشتیوە دووەم باشترە 4 هەفتە جارێ فحسی غودە بکەی بۆ نەخۆشەکان لەو بەسەر دووگیان بوونەوە لە کاتی دووکان مەسەن لە حاڵەتەکانی کە ئێمە جاری وایڵین 6 مانگ جارێ 3 مانگ جارێمانە بەڵام لە کاتی حملە بە تایبەتی ئەوانەی گومان و هەیە ئەبێ عینی بۆ بکەیت جا کێ گومانی لەکرێت کە تووشی نەخۆشی غودە بێ ئەمە گرنگەوان یەکێک لەوانە تەمەنە یەکێک لەوانەوەیە کە پێشتر ئەگەر پێشتر حملی بوو بێ و تووشی غودە بوو بێ یا پێشتر نەخۆشی غودەی بوو بێ و چارەسەر کرابێ احتیمالیە بگەڕێتەوە جارێکیکە یا ئەوانن کە نەشتەرگەری غودەیان بۆ کراوە ئەمانە هەموو معارەزن بۆی تووشی غودە ببن یا هەندێک نەخۆشی تر من باسم کرد ئۆتۆئیمیونەوانەی کە بەرگری لەشی ئینسان
لە باتیەوەی دژەتەن دروستکە دژی میکرۆب دژی خانەکان لە هەندێک کەسە ئەو نەخۆشیە لە ئۆرگانەکانی ترا لە ئەندامەکانی کا هەیە مەساوانی شەکریان هەیە بۆ نمونە ئەوانش معڕەزن زیاتر بۆ تووشی غودە ببن نەخۆشی غودە ببن لەبەروی لە کاتی حەملا باشترە و کەسانە ئاگار لیان بێ و فەحسیان بۆ بکەی و متابعیان بکەی بۆی تووشی غودەی سام یا غودەی تەماڵ نەبن. باشە باسی لە تەمەن کرد هەندێک خانم هەیە بوون لە تەمەنێکی زۆرە 45 ئەو ناوە ئیتر مناڵی ئەبێت کێشەکانی غودە زیاتر لەم خانمانەدا ئەگەری زیاتر دروستبوونیان زیاتر ئاگیان لە خۆی بە شێوەیەکی گشتی کێشەکانی غودە بە ئەوەی پەیوەندیشی بە حەملەوەنیە لە 40 ساڵی ئەوانە دروست بێ وانشی کە تەمەنیان زۆرە مەسەڵەن لە 20ەکان تێپەڕیون گەشتون لە نزیکەی چلوانە زیاتر معڕەزن بۆی لە کاتی حەملا تووشی نەخۆشی غودە ببن. باشە هەندێک جار کە گەربگەڕمەوە سەر ئەو زەختەی باسم کرد بۆ منە خانمان تووشی زەختە بن لە کاتی دووگیانە ئەگەر بۆ منە زەختی خانمەکە تەنها لە کاتی دووگیانە بێ ئەمە بێ گیانی گومان بۆ ئەوە بەریکە ئەم خانمە غودەی هەیە لە کاتی حەملا تووشی ئەم گرفتە بێ وایە؟ خۆی ینی یەکێک لە مزعفاتەکانی حەمل بەرزبوونەوەی فشاری خوێن ینی ئەو بەرزبوونەوەیش دەرەجەی هەیە ئەبێ دەرەجەی 1 و 2 سێوانە ئەگەر گەیشتە دەرەجەی سێ خراپەکەەوە زۆر ژینە تۆ بێ هۆکاری ئەو زەخت بەرزبوونەوەی بزانی چیە بۆ هۆکارەکە گەڕێ یەکێک لەوانە بێ بیرت بۆ لای غودەی سام بچێ. زۆر باشە ئەو دەرمانانە یاخود ئەو چارەسەریە پزیشکیانە چین ئەو شێوازی ژیانە چێکەوە بۆ خانمانی دووگیان دایدەنێن بۆیان دەنووسنەوە بۆیان ئامادە دەکەن بۆی چۆمڵی غودە یاخود گرفتەکانی غودە کاریگەری نەکاتە سەر تەندروستی خۆیان و کۆرپەلەکەشیان. خۆی لە ڕابردووە کێشەیەکی گەورەی غودە هەبوو لە سەر تاسەری جیهانە بەهۆی ئەوە بوو کە مادەی یۆد کەم بوو بە تایبەتی خەڵکی ناوچە شاخاویەکان یۆد لە ئاوی ناوچە شاخاویەکان و تر دوایەوەش لە خواردنەکە کەم بوو ئەم کێشەیە وای کرد کە هەڵاوسانی غودە زۆر بێ و غودەی تەمەڵ زۆر بێت بەڵام ڕێکخراوی WHO و لایەنە پەیوەندیدارەکانی بواری تەندروستی لە وڵاتە جیاجیەکانە هەڵسان کێشەکەیان بەچی حەل کرد ئەو خوێی خۆمانەیەکەی ناوچێشتەوە ئایۆدینیان بۆ زیاد کرد مادەی یۆدیان بۆ زیاد کرد ئەم مادەیە گەر ڕۆژانە 125 تا 200 مایکرۆگرامەوە زانم بزە بدەوانە ئەوانە بخۆی ئەو کاتە کێشەی غودە و تۆزێک کەمە بێتەوە لەبەرەوە زۆر گرنگە لە کاتی حەملا چونکە ئەو غودەیە ئەوێ هۆرمون دروستکە بۆ دایکەکەش و بۆ مناڵەکەش ئەبێ لە کاتی حەملا خواردنی باش بخۆن ڤیتامیناتی تیابێ یۆدی تیابێ مەسەن ئەو خوێیە بەکاربێنن کە یۆدی تایە و هەندێک داو دەرمان هەیە یۆدی تایە ئەوە بەکاربێنن ماڵتی ڤیتامینەکان بەکاربێنن یۆدیشی تایە ئەمە زۆر گرنگە خواردنەکەشیان خواردنی باش بێت ینی خواردنی باش چییە؟ ینی چەوری و کاربۆهیدرات ئێمە خواردن بە شێوەیەکی گشتیەکەین بە 6 بەشەوە ئاو پرۆتین چەوری کاربۆهیدرات کانزا ڤیتامین یعنی چەوری و کاربۆهیدرات کە لە وڵاتی ئێمە زۆرە خوێ بە لەزەتە و قوبڵی و نازانم پاقلاوە و چی و ئەوانە ئەم خواردنانە زۆر کوالیتیان باش نییە یعنی گۆشت باشە سەوزە باشە میوە باشە ئاویژە بێ بە شێوەیەکی هاوسنگ بیخۆی ئەم خواردنانە بخۆن و ئاگایان لە خۆیان بێ بەنسبەت ئەوانەی کە نەخۆشیەکەیان هەیە دوو جۆر دەرمانیان بۆ بەکارێنین تەمان بۆ غودەی تەمەڵەکە هەر هۆرمونەکە بەکارێنین خۆشبەختانە ئەو هۆرمونە چەندان ساڵە دروست کراوە هەروەکو ئەو هۆرمونەیە کە غودەکە ئێفرازیەکە ئەو غودەی ئەو کەسێک کە ئەو نەخۆشی هەیە بە گوێرەی تەمەڵی غودەکە جاری وایە 25 مایکرۆگرام جاری وایە 150 هەندێک کەسیش دووسەی پێویستە ئەم دەرمانەیە تێ ئەمە بۆ مناڵەکەش سەلامەتە بەڵام حاڵەتێک هەیە ئەگەر غودەکە سام بوو ئەگەر غودەکە سام بوو ئێمە دەرمانێکمان هەیە زۆر بەکارێنین پێوتێت کاربی مازۆڵ ئەم کاربی مازۆڵە بۆ مناڵ خراپە بە تایبەتی بۆ مەرحەلەی یەکەم ئێمە پێوترێ پێڵێن فێرست ترایمستەر بۆ سێمانگی یەکەم زۆر خراپە کاربی مازۆڵ خراپە دەرمانێکی کە هەیە لەو سەلامەتترە تەبەن تەسیراتی لەسەر کۆرپەلە هەیە ئەو کاربی مازۆڵە لاین تووشی مزعفات و معوەق و ئانەی بکە دەرمانێکی کەیەترە پێوترێ ثایۆیوراسیل
ئێمە هەوڵە دەین ئەگەر نەخۆشەکە غودەی سامی هەبوو لە سێ مانگە بشتوانی لە هەموو حملەکە تا یوراسیلی بیتێ باشترێت تا کاربی مازۆڵ ئەم مەسەلانە گرنگن بۆ ئەو کەسانەی کە غودەی سام یان غودەی تەمەڵیان هەیە لە کاتی حملە. زۆر باشە دکتۆر فاغڵپی پسپۆری نەشتەرگەری گشتی سپاس بۆ تەواوی زانیارەکانت دکتۆرگیان سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ئێوە بەسەر چاوم سپاس بۆ تۆ ئەمە سیزیەکەمان چۆن دەستکەوێت دێ پرۆگرام پێچەڵم دکتۆرگیان